بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بوشي الله جل جلاله أهل غزة سرناخا، بوشي مسلمانان بقشتي لجيهانا سرناخا، بوشي الله جل جلاله قبول يكاوها مزور مستمان لبكر الآن كافر ومشرك كانوا، بوشي الله جل جلاله وەڵامی دوعاکانمان و دوعاکانی مسلمانان لە هەموو جیهانان ناداتەوە. طبعا الله جل جلاله لكونا سنن خويه. الله جل جلاله فرمي أم حسبتم أن تدخلوا الجنة ولما يأتيكم مثل الذين خلوا من قبلكم وأزانن وبأساني أتشنا بهشت وأزانن شونا بهشت بو أواني بيش وش آسان بو آسان نية. الإمام طبري فرمي لتفسيري أم آياتها آية أهل إيمان أواني إيمانيان با الله ورسولك هناوا وأزانن بأساني أتشنا بهشتوا أوي توشي بيشينانيان بوا لا مسلمانان ولا إيمان داران توشي أوان نابي بيقومان توشيان لهمو جوركاني تاقي كرتنوا لهمو جوركاني ناراحتي لهمو جوركاني إيش وآزار بلا مصيبة توشيان بي همو فتنكاني شبهات وهمو فتنكاني شهوات همو فتنكاني بأساء وضراء ويفرمي تماشای پێشخۆتان بکەن ئەوان چۆن تاقی کراونەتەوە ئەنجا چوونەتە بەهشت ئێوەش بە هەمان شێوە تاقیەکرێنەوە ئەنجا ئەو کۆچنە بەهشت. وێ نابێ لەمەیە تۆ بتەوێ الله جل جلاله سنەنی کەونی خۆی بۆ تۆ بگۆڕێ نایگۆڕێ بۆ پێغەمبەرانشینە گۆڕیوە ئێساەتەکە باسیەکە مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله. بأساء لەلای زانایان کە باسیەکەنە فەرموون بەئسا بریتیە لەوەی کە هەموو جۆرێکی ترس ڕوویان تێ ئەکا بە ئوسە بن ئەبنە کەسانێکی بۆ ئەسا یعنی ناخیان داڕوخێنێ هەرچی فکرە کە ناخ داڕوخێنێ بۆیان دێ هەرچی تەمەترسیە کە ناخ داڕوخێنێ بۆیان دێ ضەڕا ڕوو ئەکاتە جەستەیان بەئسا ڕوو ئەکاتە ناخ و دڵ و دەرونیان ئەی هەژێنێ ضەڕا ڕوو ئەکاتە جەستەیان دەستیانە پەڕێ قاچیانە پەڕێ سەریانە پەڕێ سوتێنرێن لەناوە بێن ماڵیان بەسەرا ڕوخێنێ هەموو شتێکیان بەسەرا بێت. وزلزلوا زلزالیش یعنی هەموو جۆرەکانی دوژمن لەسەریان کۆبنەوە. سبحان الله هەر قەومێکە دی ئەم سێ شتەی بۆ کۆبوو بووەوە ئەو قەومەن کە الله جل جلاله سەریانەخا ئەگەر سەبر بگرن لەسەری ئەگەر دامەزراو بن لەسەری. ئێستا ئەهلی غەزە بەئسایەکیان توش بووە من مێژوو زۆر خوێندوێتەوە هەر بڕۆ تەماشای بیدایە وەنیهایە بکە تەماشای تاریخی تەبەری بکە تەماشای تەواوی تاریخەکانی تر بکە لە میرئات الزەمان و لە تاریخی بەشەریەت بەوەشەوە کە ئەهلی کوفر نووسیوێتی بەوەشەوە ئەهلی ئیمان نووسیوێتی قەومێک نابینی لەسەر زەویە ئێستا بەقەدەر ئەهلی غەزە بەئسا و ضەڕا و زیلزال ڕووی تێکردبوو ترسی ناوەکی کوشت و بڕی جەستەیی و دەرەکی لەگەڵ کۆبوونەوەی دوژمنان لەسەریان. سبحان الله هەرچی دوژمنی ئیسلامە لەسەر زەویە لەسەریان کۆبووەوە هەرچی جۆری چەکە لەسەریان تاقی کراوە. الله جل جلاله لقرآن باسی أصحاب الأخدود من بوكا خرانا ناو تشالي آقروا عذابكان بس آقربوا باسی قومانێکی کەمان بووکە بە زلزال لە ناوچوون لەرینەوە و ڕوخانی ماڵ و حاڵەکانیان باسی قەومانێکی کەمان بووکە بە صاعقە و دەنگ و سەدا لە ناوچوون. سبحان الله ئەهلی غەزە هەمویان لەسەر کۆبووەتەوە سووتاندن ڕوخاندن بەسەریانە لە توپەت بوون دەنگی بۆمبەکان
کە مناڵەکانیان هەڵە دەرزن ناتوان بوەستنەوە هەموو شێوەکانی عەذاب لەسەریان الله جل جلاله ڕزگاریان کرد الله جل جلاله بەفریان کرد الله جل جلاله دژمنانیان لەناو بەرێ هەموو جۆرەکانی سزا لەسەریانە لە بەئسا و لە ضەڕا و لە زیلزالیش هەموو جۆرەکانی دژمن کۆبووەتەوە لەسەریانە لە تاریخی بەشەریەت تاشتیوانە بوو وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله تا کار بگاتەوەی ئیماندارانیش و پێغەمبەرەکانیشیان بڵێن ئەی پەروەردگارمان کەی سەرمانە سەرکەوتنمانەوێت بەڵێ ئەمڕۆ هەموو مسڵمانان هاوار لە پەروەردگاری خۆیانەکەن ئەی پەروەردگارمان سەرکەوتنمانەوێت الله جل جلاله فەرمێکی ئەلا ئینە نەسڕ الله قەریب دڵنیا بن سەرکەوتنی الله نزیکە هەتا وەکو باڵا و مصیبەت و ناڕەحەتی ترس و کوشتن و بڕین کۆبوونەوەی جۆرەها دوژمن زیاتر بێ لەسەر مسڵمانان سەرکەوتنیان نزیکە بێتەوە ئاتەکە ئەمان پێ فەرمێ ئەلا ئینە نەسڕ الله قەریب فأهلكنا أشد منهم بطشا ومضى مثل الأولين چەندە بەهێز بن بەتشیان هەبێ قووەتیان هەبێ الله جل جلاله فەرمێ لەوان بەهێزتر و بەقووەتتر و بەتواناترمان لەناو بردووە بڕۆن پێش خۆتان مێژوو بخوێنەوە زان چیمان بەسەرهێنا ئەو پەڕی بەقەر ئەسحاب الأخدود بەتوانە ئەو پەڕی بەقەر فیرعەون بەتوانە ئەو پەڕی بەقەر ئەوان بتوانن مسلمانان ناڕەحەت کەن قتل أصحاب الأخدود النار ذات الوقت الله جل جلاله فرمي لعنة أرجيانم بسر أصحاب الأخدود هميان لنا وبمو آيان كجم أوانيك آقريان كذبوا بو مسلمانان يعني خسنا وآقرك بزينوه لبرشي إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد تنها لبروي باريان بالله ينام بس آية مسلمانان تياتنا إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار أوانيك هل درانا ناو تشالا آقر وسوتان دوران تياتون نا أوانا بهشتيان كتشوما أو بجيريان ذلك الفوز الكبير أوا بردنوي هرا قوري أوا بردنوي طوال بو أوانيش إن بطش ربك لشديد ئەوانیان کوشتن و بە هیلاکیان بردن سزای الله توندا بۆیان لەسەریانە خەبابی کوڕی ئارە دەفەرمێ جارێکیان مشریکین ناڕەحەتی زۆریان بۆ هێنا عەذابێکی عەجیبیانەدا زۆر بە توندی لێیانە داین و لێیانە کوشتین ناڕەحەتیانە کرد بە شێوەیەک دایکی عەماریان پاڵ خست و بە مناڵەکەی ناوسکیەوە بەڕەم کوشتیان و بۆ شێوە بیلالیان عەذابەدا و عەماریان عەذابەدا ئەفەرمێ هاتین بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە ناڕەحەتیە هاتین وتمان یا ڕەسوڵ الله ئەلا تەستەنصر لەنا وتمان ئەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆ داواناکەی لە الله جل جلاله سەرمان خە فرمي وكان متكئا فجلس رسول الله صلى الله عليه وسلم فرمي الشاني داياب انجا دانيش بطواري فاشان فرمي إن من كان قبلكم كان أحدهم يوضع المنشار على مفرق رأسه فيخلص إلى قدم براستي أمتاني بيش إيوة مسلمان كانيان مشاريان لسرسري دا أنا هتاوكو هيكاني دوو پارچە جیانە کردەوە ئەمە لە ڕیوایەتی ترا هاتووە قاچ و دەستیانە بەس بە ئەسپە و جیانە کردەوە لێ هاتووە بە موشار جیان کردوونەتەوە لێ لە ڕیوایەتێکی ترا فەرمێ فيحفر له الحفر چاڵیان هەڵەکەن فيوضع فيه ئەیان خستە ناوی بە سەری بەدەراوە بوو سەریان قاشە کرد بە موشارەکە دوو کەرتیانە کرد موشاری کارەباییش نا ئەوەی بەدەسەی جوو بێنە پێشاوی خۆت
ئەم کابرایە لە دینەکەی وەرناگەڕا. پاشانە فەرمێ ويمشط بأمشاط الحديد فەرمێ بە هەمان شێوە بە شانەی ئاسن گۆشتەکەیان دا ئەماڵی گۆشتەکەیان دا ئەماڵی ئەو شانەیە نوکەکانی تیژ بوو ئەچووە ناوەوە دەمار و ماسوولکە و پێست و گۆشت و تا سەرێسپانەکەی ڕۆی هەر هەمووی دا ئەماڵی. ئەفەرمێ ولا يصرفه ذلك عن دينه نە ئەوەی کە سەریان بە مشارەکت بە دوو کردەوە نە ئەوەشی لەشیان دا ئەماڵی هیچیان پێوە نەئێشت هیچ شتێ لە دینەکەی وەری ناگێڕە. ئانێ بڵێ چۆن تەحملی ئەمایان کردو. ئەو ئینسانەی بە بیرۆڕایەکی دروست و تەوحیدێکی دروستەوە دوژمن زەفەری پێباوەی کوژێ لە کاتی کوشتنەکە هیچ ئازارێکی پێ ناگەن، هیچ ئازارێکی پێ ناگەن. الله جل جلاله ئەو بەڵایی کە تووشی بووە لەسەری لایە تەنانەت کۆمەڵێک تایبەتمەندی هەیە وەکو ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم باسی کردووە کە ئەفەرمێ للشەهیدی لە ڕیواتەکە 9 خصال لە ڕیواتەکە 7 خصال 7 دانە تایبەتمەندی لە ڕیواتێکدا 9 دانە تایبەتی لەگەڵ یەکەم قەترەی خوێنە بەهەشت دەبینێ ئازاری چی بۆ تایبەتمەندی یەکەمی يرى مقعده من الجنة من أول دفعة دمه ليكم ضلوب خويني وكا ديتا دلولا لشي شويني خوي لباش تابينه بس لبيناوي الله يابد إن شاء الله يما اللهم صل على أنا هموي بوشي وابيني إن شاء الله الله جل جلاله آزاركاني لسر سكردون عشان فرمي رسول الله صلى الله عليه وسلم سيان بأ الله ليتمن الله هذا الأمر فرمي سيان بأ الله جل جلاله أم دينا سر أخاوي جانت جيخوي حتى يسير الراكب من صنعاء إلى حضر موت لا يخاف إلا الله والذئب على غنمه تاوي لي إنسان سوار به لا صنعاء أو بايتختية من ديت حضر موت بو أردن ناترسي له هيتشته لا الله نبي جل جلاله ولا قرقنا بلا سر مركاني لرواياتي كترا فرمي آفرتي ضعينة وآفرتي لصوري ما كانت وتوا أتشي بو حاجة طوافي بيتك أو ديتوا لهيج ناترسي بك أمن ده أمان بلا بيت ولو بله زانان ما نفربون بتشاوي خمان وانا ما نديوا بله ديتي شو جاري كتر إن شاء الله كخلافة بربابوا لو زوية مقدسة كيسا أمر مسلماناني تيا لا تبتكري وكجر